لیلی واودەی سەرسەراوەکەم بینایی دیدەی شەو بێخاوەکەم ڕەفیقی سەرحەد ئەقلیمی دەردان ناخودایی کەشتی بەحرەکەی هیجران ئوستادی تەعلیم دەرسی مەجنونیم دەستگیری ڕاوگەی سەختی و زەبونیم شەمعی بەزمگەی مەهجووری و دووری میعماری ئەساس پایەی سەبووری مەسقەڵکی سەواد ئاینەکەی دڵ غەواسی دانای دەریاچەی موشکڵ خەم نەوەختی بەزم فەرمان فەرماشن شاریم ئەلوەدای جەلیل جیاشن من خۆ پای خەمان سامان سام کردن دەک بمرم هانات بە من ئاوەردن و مەرگت دایم زامم هەر بەسۆن دەردی وێم کەمن ئەم جار نۆبەی تۆن پێسەم زانی هیچم کەم نییەن وێران یانەکەم وێت بەچەم دیێن